بە میوانداری زۆر بەڕێز کاک دیلان ڕەشاد بەڕێوەبەری ڕاگەاندن و وەزارەتی گواستنەوە و گەیاندن ڕاستەوخۆ لە ستۆدیۆکامان لە لامان میوانە کاک دیلان زۆر بەخێربی زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. بەڕاستی من لەمێ لەوە دەست پێ بکەم یانی شتێکی پێشبینی کراوە لە چلەی هاوینە بارانی بەخۆڕ ببارێ ئەو کاری ئێمە چیە تێکچوونی کەش و هەوایە؟ بەڵێ دیارە سڵاوتان لێبێ سڵاو لە جەنابن لە بینەرانی کوردستان بچار دیارە ئەو گۆڕانکاریی کەشەوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کە شەپۆڵێکی بەخۆری بارانی گرتەوە و چەند ناوچەیەکی ئێران و چەند وڵاتی شتری کەنداویشی گرتەوە. بەڵێ ئەم گۆڕانکاری کەشوهەوە با بڵێن گۆڕانکاریی سروشتیە لە سەرچاوەکەی بۆ زەریای هیندی و کەنداوی عەرەبی دەگەڕێتەوە و کاریگەریەکی زۆریشی لەسەر وڵاتانی وەکو ئێران و سعودیا و ئیمارات و کوێت گرتوتەوە. لە ئەگەر بە نمونە باسی بکەین بۆ نمونە ئەو گۆڕانکاریە بۆ ڕێژەیەکی با بڵێن زۆری تۆمار کرد. ئەگەر سەیری وڵاتی ئیمارات بکەین لە ساڵێکدا 100 ملیم باران دەباری، ئێستا لە 48 کاتژمێر 170 ملیم باران بارێکەوە تا با بڵێن دیاردەیەکی سروشتی با بڵێن گۆڕانکاریەکی بەهێزەکە لە کەشوهەوا ڕوویدایە. ئەگەر بینە سەرەوە کە ئەو گۆڕانکاریایە ئەو شەپۆڵەی بارانبارین تا چەند کاریگەری لەسەر عێراق وەرێمی کوردستان دەبێت. ویستم ئەوە بپرسم بگورە کاک دیلان، یانی ئێستا پێشبینیەوە دەکرێت لە سبەینەوە لە ڕۆژی شەمەوە ئەم شەپۆلە ڕوو لە عێراقیش بکات. بەڕای ئێوە هەرێمی کوردستانیش دەگرێتەوە هەر کەسە خەمی ماڵی خۆیەتی وەرزی پێگەیشتنی میوەیە لە هەرێمی کوردستان. بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە وەکو وەزارەتی گواستنەوە گەیاندن کە با بڵێن لایانی با بڵێن کۆکردنەوەی داتای کەش و هەوا بەگشتی و بوومە لەرزەزانی ئێمە ڕۆژانە لە وێزگەکانی داتە سەنتەرمان تۆمار دەکرێت. هیچ پێشبینیەکی ئەوتۆ نییە با بڵێن ڕوو لە هەرێمی کوردستان بکە ئەو شەپۆڵە بارانباری بەخۆڕە ڕوو لە هەرێمی کوردستان بکە لەبەر دوو هۆکاریەکانەوەیە با بڵێن مەودای با بڵێن ئەو تۆپۆگرافیکە شوێنی هەڵکردنی ئەو شەپۆڵە بارانبارینە دوورە تا دەگات هەرێمی کوردستان ڕەنگە بەرزبوونی پلەی گەرمی تووشی بە هەڵەمبوون و لە ناوچوون بێتن. ڕەنگە تا ڕادەیەک دەکرێت بڵێن نمە باران دروستکە لە هەندێک ناوچەی شاخاوی، بەڵام ئەو کاریگەریەشی ئەو تۆی نابێت لە سەرمی هەرێمی کوردستان بە تایبەتی و دەتوانێت و دڵنیاش بدەین هەرچەندە ئەمە سروشتە، بەڵام ئەو علمەی کە هەیە لە کەشناسی تا ئێستا و ئەو داتایی کە لە ڕێی داتا سنتەرەوە دەردەچێتن کاریگەریەکە بۆ شێوە ناوێ و پێشبینیەوە ناکرێت هەرێمی کوردستان بەر ئەو شەپۆڵە بەخوڕەی بارانبارین. زۆر باشە کاک دیلانیانی تا چەند ئەم گۆڕانکارێنە ئێوە وتان ئەمانە پێشبینی کراوە ڕەنگە چەند سەد ساڵێک یان چەند دە ساڵێک ڕەنگە دووبارە بێتەوە تا چەند ئەمە پەیوەستە بە ئەوەی کە مرۆڤ کەشوهەوای تێکداوە، من ناڵێم هەر لە ناوچەکە بەڵکو لە سەرتاسەری جیهان. وەکو دەزانن بەگشتی ئەم ساڵ و پارساڵ وشکە ساڵی بوو ئەو گۆڕانکاریش لە سەر تاسەری جیهان گۆڕانکاری کەشوهەوا ڕوویدا. ڕەنگە جەنابەت ئاگاداربی وڵاتێکی وەکو بەریتانیا شۆک بووم بەو بەرزبوونەوەی پلەی گەرمای کە لەم ساڵدا تۆمار کرا و بە جۆرێک کاریگەری دروست کە ڕەنگە چەند حالەتێکی مردنیش لێکەوتۆتەوە لە هەندێک لە وڵاتانەی کە چاوەڕوان نەدەکرا. ئەمە ڕەنگە پسپۆرانی بواری کەشناسی و پسپۆرانی بواری لە ڕووی زانستیەوە ڕەنگە ئەوە بسەلمێنن کە ڕێژەی با بڵێن نفوسی گۆی زەوی بە ڕێژەیەک زۆر بووە و گۆڕان دنیا بەرەو تەکنەلۆجیا و بەرەو ئەجیزەوە بەرەو چۆن بڵێم سروشتی لە دەستداوە. ینی هەموو ئەو پرۆژانەی کە ئێستا با بڵێن ئەنجام دەدرێت لە بۆ ئەوەی بەڕاستی هەوڵ دەدرێت تا ڕادێ بگەڕێنەوە سروشت ئاو کەمی کردووە بیئەپیز بووە بەگشتی ئەو گۆڕانکاریانەی کە لە کەشوهەوا ڕوویدایە مرۆڤیش بەشەکەلەوە و وەکو باسم کرد ئەو بیە ئێمە تێدا دەژین لە سەرتاسەری جیهان کاریگەری دروست دەکاتن. کاک دیلانیانی پێشبینی چەنەکەن ئەم شەپۆلی کە هاتووە ئێوە وتان ئەوە لە کەنداوی لە دەریای عەرەبی و لە محیتی هیندیەوە هەڵی کردو پێشبینی ئەوەکەن چەند ڕۆژ بخایێنێ دەڵێ لە سبەینەوە دەست پێ دەکات چەندی کە خاینێ. بەڵێ ئەو کاریگەریانە دیارە 72 ساعات دەخایانێتن دوای ئەوە کاریگەریەکە دەگۆڕێ و پێشبینیەکانیش دەگۆڕ ڕەنگە بە ڕێژەیە کەم بێتەوە و ڕەنگە ئاراستەی با
ئەو شەپۆڵە بگۆڕێ بۆ ناوچەیەکی تر ینی ئەو ناوچانی کە نزیکن لە با بڵێن زەریای هندی یان کەنداوی عەرەبی ڕەنگە بەوەی ئاراستەی باوە با بڵێن کاریگەریەکە بگوازرێتەوە بۆ ناوچەیەکی تر وە چەند ڕۆژێکیش لەو ناوچانە بخایەنێتن زۆر جار ئەو کاریگەری با بڵێن هەڵکردنی با کاریگەری دەبێت لەسەر گۆڕانکاری لە کەشووا لە ناوچەیەکە بۆ ناوچەیەکی تر زۆر باشە کاردیدان ئێمە لە راپۆرتێکدا ئەمە تەلەڤیزیۆنی ئێمە ئاماژەمان بەوەدا کە زۆرێک لە هۆڕاوەکانی خواروی عێراق بەرە وشک بوون دەچن بەخۆ دەزانی هەم تورکیا ئاوی گرتوێتەوە ئەمێران ئاوەکانی گرتوێتەوە ئەم جۆرە بارانبەرینی بەخۆڕ ئەگەر بۆ 72 سەعاتیان بۆ چەند ڕۆژێ بخایەنێ هیچ دەور و تەسیرێکی بێت لەسەر پڕبوونەوەی ئاو لە بەتایبەتی لە هۆڕاوەکانی خواروی عێراق بەڵێت چۆن تەسیری نابێتنەوە حتمما سەرچاوی ئەو دەریاچە و ئەو بابلێن ئەو شوێنانە هەر بارانبارینەوە کاریگەریشی دەبێتن بەڵام زۆر جار ئەو کاریگەریە لەسەر ژانی مرۆڤایەتی خراپە بەڵام لەسەر سروشت با بڵێن هۆکارێکی باشە بۆ کۆکردنەوە گڵدانەوەی ئاو بەڵام چەند دەتوانن سوودی لێوە بژێتم چەندتان بەڵام خەرکاردینە بۆ خۆت بینی ینی ئێستا لە راپۆرتەکانی ئێمەشدا لە ئێران زیانێکی یەکجار زۆر گەورەی گەیاندووە زۆر ماڵ ڕووخاوە ڕێگاوبانی هەمووی تێکداوە ینی لافاوەکە ئەوەندە بەخڕ بە خۆ دەزانی ئێستا چ لێ هاوینە عرز وشکە عرز فریای هەڵمژینی ئەو باهینە ناکە من مەبەستم ئەوە بوو بەڵێ حتمما لە وەرزی هاوین ڕووداوێکی لەو شێوە ڕوو بدات ڕووداوێکی سروشتی و ناسروشتی یان چاوەڕوان نەکراوە و کاریگەریشی دەبێتن و ئێمە لە مێژووی مرۆڤایەتی بینیومانەکە ڕووداوی لەوە سەختتر هەبوواتن ینی دیاردەی گەورەتر هەبووە لە شەپۆلی بارانبارین وە ڕەنگە ئەو خاپورکاریە بە دوای خۆی هێنابێتن ئەمە دیاردەیەکی سروشتی وە لە 100 ساڵی ڕابردووش هەبووە و ڕەنگە دووبارەش بێتەوە بۆیە بەگشتی ناتوانندرێت ڕێگر هیچ ڕێگریەک نییە ئەمە ڕێگری لێ بکرێ بەڵام دەکرێت هۆشداری پێشوەختە هەبیتن بۆی ئامادەکاری بکرێ بۆی ژیانی هاوڵاتیان پارێزرا بێت لە وڵاتێکی وەکو ئێران تەسەوەڕ دەکەم با بڵێن توانای پێشبینی بۆ کۆشەوە پێشکەوتوش بێتن ینی بەڵام ناتوانانی و هیچ بێن تا ئێستا بە پێ راپۆرتەکان زیاتر لە 32 کەس جانیان لەدەستەوە زۆرێکیش بێسەر و شوێنن ئەمە هۆکارێکیش هەیە بەڕاستی وڵاتانی کە فریاگوزاری ناکەون زۆر جار سەرچاوی هەڵکردنی ئەو شەپۆڵە بارانبارینە لیانەوە نزیکە لە ماوەیەکی کورتدا کورتخایەندا شەپۆڵەکە کاریگەری دروست دەکات ڕەنگە فریایەوە نەکەون پێشبینیەکانیان بیخەنە حاڵەتی ئامادە باشەوە بۆی ئامادەکاری بکرێت زیانی گیانی لێ نەکەوێتەوە باشە کە دیلانیانی تۆ باسی ئێرانت کرد ئێران لە ڕەنگە لەو ڕۆ زۆر لە عێراق پێشکەوتوتر بێ ئێستا ئەوە دۆخی عێراق بۆ خۆ دەزانی ئەوە خۆپیشاندانە لە بەغدا و ینی کەس بە کەس نییە لە عێراقا باشە ئەگەر ئەم شەپۆلە بەم هێزە وەکەوەی ڕوویکردۆتە ئێران ڕوو بکاتە عێراق و بەغدا و بەرەو خوار وەکو پێشبینیەکان دەڵێن چکارە ساتێک لە عێراق ڕۆدا وڵای ئێمە خوازیارین ئەو شەپۆلە بارانبارینە ئەگەر بە ڕێژەیەکی کەمیش بێ لایانی کەم دڵی مالیکی ساردکاتەوە بۆی دەستبەرداری ئەو بارودۆخە بێتن و بگەنە سازانێک لەگەڵ ئەو جەماوەرە و وەکو جەنابەت باست کرد لەو بارودۆخەی ئێستا ڕەنگە عێراق بە کۆمەڵێک بابەتی سیاسیەوە سەرقاڵ بێتن تەسەوەڕ دەکەم جیهەتی مختەسیش بەخۆڕ ڕەنگە کارەساتیش بخۆڵکێنە لە وڵا ڕەنگە و دیوارە ستونیەی کە داناوە بۆ ڕێگریکردن لە خۆشاندەران ئەو دیوارش بڕخێنێ زۆر چاکە زۆر بەڕێز دیلان ڕەشاد بەڕێوەبەری ڕاگەاندن و وەزارەتی گواستنەوە و گەیاندن ڕاستە و خۆ بەشدار بووی لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکان گەلێک سوپاس زۆر سپاس بۆ جەنابتان سپاس بۆ ئێوە شەوتان باش سپاسان دەکەم